بەڵێ لە دەستپێکی بەرنمەیە باسم لەوە کرد لەگەڵ هاوکارم سانایە با تووڕە نەبێ باسمان لەوە کرد کە ببورن ئەمڕۆ باز لە وەبەرهێنان باز لە ئەو پرۆژە خزمەت گوزاریانەی دەستەی وەبەرهێنانەکەین لە پارێزگای سەلاحەدین بۆ پێیکە یەکێکە لەو پارێزگایانی کە ئەتوانین بڵین تا ئەم کۆتاییانەش لە بارودۆخێکی جەنگ و لە بارودۆخێکی ناخۆشە بوو و زۆربەی ناوچەکان و دەوروبەری پارێزگای سەلاحەدینیش کە لە ژێر دەستی تیرۆریستانی داعشا بوو خزمەت گوزارێکی وایانەوە بەڵام خۆشبەختانە ئێستا بەڕێوەبەرێکی کورد کە بە دەنگدان بە شێوەیە کە توانیوێتی زۆربەی دەنگی لایەنەکان لەو پارێزگایە کۆبکاتەوە بۆ خۆی وە وەکو کوردێک لەو پارێزگایە کاتوان بڵێم کورد لەو ناوچەیە ڕەنگە کەمینەش بنیانی لە چاو عەرەب یاخود نەتەوەکانی تر لەو ناوچەیە بەڵام ئەم توانیوێتی وەکو بەڕێوەبەری گشتی دەستەی وەبەرهێنانی پارێزگای سەلاحەدین دەست بەکار ببێت کە بزانین ئەو خزمەت گوزاریانە یاخود ئەو کار و چالاکیانە یاخود ئەو پرۆژانەی کە ئەنجام درراوە لەو ناوچەیە چۆن و بەکوێ گەشتۆ بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ میوانداری دکتۆر ئەمین عەزیز بەڕێوەبەری گشتی وەبەرهێنان لە پارێزگای سەلاحەدینمان کردووە کە لە ستۆدیۆ لەگەڵمانە کاک دکتۆر زۆر بەخێر بێت و بانیت باش زۆر سپاس بێنی کاک دکتۆر با یەکەم پرسیار بەوە دەست پێ بکەم کە پارێزگای سەلاحەدین ینی کە هەر باز لەو ناوچانەکە یەکسەر شەڕ و وێرانکاری و چۆنەڵێ لە ناوچوون یەتە بەرچاویایەتە ناو مێشتەوە جەنابیشت بەڕێوەبەری شوێنێکیت کە هەموو ئەو پرۆژانەیەنەوە لای ئێوە چیتان کردووە بۆ دووبارە بودیانانەوەی ئەو پارێزگایە سپاس بۆ کەناڵی کورسات سپاس بۆ ئێوە پارێزگای سەلاحەدین تەمەنێکێک لەو پارێزگانی کە زۆر پێوترێ محافظاتە ساخینەیانی لە 2003ەوە تا 2007 بەرقەرارێکی بە سیاسی یان ئەمنی بە خۆی نەبینی بوو لە 2008 باش بوو تۆزێک 2009 ئێمە بەشداری انتخاباتی دووهەممان کرد پێشکە ئەوەخت هەشت ئەندام هەبوو کورد لەوێ لەگەڵ ئەحزابە کوردستانیەکان لەوێ ئێمە توانیمان لە 2009 زۆرینەی دەنگ بەدەست بێنین و من سەرۆکی لیست بووم و یەکەمی لیستەکەم بووم و پێنجەمی سەراستی سەلاحەدین بووم توانیمان جێگیری پارێزگاری سەلاحەدین یەکلا بکەینەوە بۆ کورد و ئەنداممان هەبوو و منیش جێگیری پارێزگار بووم بۆ ماوەی 4 ساڵ دوا بەدوای ئەوە دابڕانێک ڕوویدا لە 2004 داعش هاتە ئەو شارەی نیوەی پارێزگای سەلاحەدینی داگیر کرد تەنیا شاری خورماتوو نەبێ نەکەوتە ژێر دەستی داعش ئەویش بە فەزلی خی گەورە دوایی هیمەت و پاراستنی هێزی پێشمەرگەی کوردستان هیچ هێزێکی عراقی لێوە نەمارجگە لە هێزی پێشمەرگە نەمێنێت توانێن ئەو شارە بپارێستن بەڵام بەداخەوە ڕووداوەکانی بەرکەوتەکانی ڕفاندۆم و دوایی 16 ئۆکتۆبەر وای کرد ئەو شارە تووشی نەهامەتێکی گەورە بێت و ئەوەی تووشی خورماتوو بوو شتێکی زۆر گەورە بوو ینی کەم کەس تەسەوریە کە جارێکی تر کورد بتوانێت زیندوو بێتەوە بتوانێت هەڵدا بەڵام خۆشبەختانە ئەوە بووە هۆکاری ئەوەی کە جارێکی تر کورد زیاتر بچێتە پێشەوە و توانیمان ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 21 بەڕێز کاک مەلاکەریمە سەرکەوێت و دواییش توانیمان لە هەڵبژاردنەکانی 23 کە من چۆن ئەڵێ سەرپشت کرام کە ئیشی سیاسی لەگەڵ لاینە سیاسیەکانە کار بکەم لەگەڵ برادرانی ترا بەڵام بە تایبەتی زۆرتر تحملی مەسئولیەتەکە من کردم و خست بەسەر ئەستۆی خۆم توانین بە ڕێگەی علاقاتەوە هاوپەیمانێک دروست بکەین لەگەڵ حیزبی جەماهیر کە ئەبوو مازن سەرپەرشتیارەکە زۆرینەی کورسیەکانی بەدەستهێنا کە 4 کورسی بوو یەکێک لەو کورسیانە ئێمە بووین توانیمان سەرکەوین و دوایی توانیمان بە کۆی دەنگیش وەبەرهێنانی سەلاحەدین سەرۆکی دەستەی وەبەرهێنانی سەلاحەدین کە مدیر عامە خۆی پارێزگا سێ مدیر عامی تایە مدیری سەحا و مدیری تەربیە و مدیری ئیستثمار توانیمان مدیری ئیستثمار بۆ کورد یەکلا بکەینەوە لە ناو کوردیشە بە کۆی دەنگی ناو حیزب من و هەڵبژێردام دوایی لە پارێزگای سەلاحەدینیش بە کۆی دەنگ لە بینی 15 ئەندام ئەنجومەنی پارێزگا تاقە مدیر عامە و تاقە بەرپرسە کە توانیمان بە کۆی دەنگ یەکلا ببێتەوە و لە 2/1/2005 وەکو مدیر عام ئەساڵەتەن تەسبیتەکەشم لە بەغداوە هات ئەوش بە هەوڵی زۆری
برادران بە تایبەتی زۆر بەڕێز کاک خالد شوانی وەزیری دادی عێراق. باشە کاک دکتۆر تۆکو کوردێک وەکو بەڕێوبەری گشتی بەرهەمێنان لە سەلاحەدین ئەو ڕێگریانە چین کە دێنە بەردەمتان لە بەرهەمێنانە لە سەلاحەدین؟ پێشەکی من کاتمە سەر دائیرە ئەو دائیرەیە تقریبا توانم بڵێم لە 2014 بەملاوە مدیر عامێکی بەخۆی نەبینی هەر هاتن 4-5 مانگێکیاندانە دوای اتفاقی سیاسی لەسەر نەکرا و لا ئەبرا تا کۆکو ئەوەی کە ئەم جارە ئەنجومەنی پارێزگاکان دروست بووە جارێکی تر تەمەن مدیر عامەکان بە لە ئەنجومەنی پارێزگاکانەوە هەڵ ئەبژێرێن دوایی لە بەغداوە تەسبیت ئەکرێن کە هاتمە سەر ئەو دائیرەیە بینیم دائیرەیەکی بەڕاستی کاولە جێگایەکی نییە تیایدانیشن هەر 5-6 مانگێک ساڵێک لە جێگایەک بە ئیجار دانیشتن و دوایی هاتن یەکەم شت کە توانیمان بیکەین ئێمە دایرێکمان بۆ خۆمان دابین کردلەوە نوێژەن کرایەوە دائیرەکە دایرێکی مستەقل بوو و دوای دەستمان برد بۆ ئەو پرۆژانەی کە چەند ساڵێکە دواکەوتونە و عەرقەلەی تیا بوو لە کۆی 325 پرۆژە لە هەموو پارێزگای سەلاحەدیندا چی نیشتەجێ بوون چی علمی تەربەوی چی سەحی ئەوانە توانیمان لە کۆی 75 پرۆژەی کە وەستا بوون توانیمان یەکلایی بکەینەوە 54 بۆ 55 پرۆژە لە ماوەی 4 مانگی بیدایەتی دەست بەکاربوونمە کێشەکانی حەل بوو ئێستا نزیکەی 10 پرۆژەمان ماوە کە کێشەی هەبوو یەکێ لەو پرۆژانەی کە زۆر عەرقەلەی تیا بوو و ئیشەکانی وەستا بوو پرۆژەیەکی نیشتەجێبوونە لە شاری خورماتوو لەسەر ڕێگای کەرکووک خورماتوو نزیکی نەخۆشخانەی گشتیە و نزیکی مەڵبەندی شانزەی حمرین یەکێتی نیشتمانی کوردستانە توانیمان ئەویش کێشەکانیان حلکەین و دەست بەکار بوونە یعنی ئەوەی کە من لەم ماوەی ئەم دەمانگە خەریکی بوومە چارەسەری کێشە کۆنەکانە لەگەڵ ئەوەشە نزیکەی 57 پرۆژەی تازەمان هەیە لە ناو شاری تکریتە ئەوە هی سەر بە شارەوانی تکریتە ئەوەش تقریبا 26-27 پرۆژەمان یەکلا کردوێتەوە هەنێکی تریماوە دوای جەژن یەکلایەکەینەوە پرۆژەکانی ئێمە لە سەلاحەدینە دابەش بووە بەسەر هەموو هەموو قەزا و ناحیەکانە بە تایبەتی لە ناو شاری تکریتە مەرکەزی محافەزە کۆمەڵێ مجەمەعاتی سەکەنی کۆمەڵگەی نیشتەجێبوونمان هەیە کۆمەڵێک پرۆژەی تعلیمیمان هەیە جامیعەیەکی ئەهلیمان هەیە زانکۆیەکی ئەهلی و چەند پرۆژەیەکی تری زراعیمان هەیە چەند پرۆژەیەکی تری تەرفیهی و سیاحی و گەشت و زاریمان هەیە بە کۆی گشتی شتەکانمان باشە وەزعی خۆمان زۆر باشە ئێمەش وەکو کورد لەوێ ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان هەیە و ئەندامی ئەنجومەنی پارێزگایەکمان هەیە و منیش وەکو مدیر عام تاکە مدیر عامم کە لەوێ کوردم و تاکە مدیر عام کە تەسبیت کراوم و علاقەیەک و پەیوەندێکی زۆر باشمان هەیە لەگەڵ لایەنە سیاسیەکان ڕاستیەکیش هەیە لە پارێزگای سەلاحەدین پارێزگای سەلاحەدین زیاتر پارێزگایەکی عەشایریە عێراقێکی بچووکە کورد و تورکمان و عەرەب و سوننە و شیعی تێدایە ئەوەی کە زۆر دەور ئەبینێ لەوێ علاقاتی خۆت لەگەڵ پەیوەندەکان ویسم ئەم پرسیارە لێ بکەم سەلاحەدین بە عێراقێکی بچووک دایاندرێت جەنابەت چەند ساڵێک جێگیری پارێزگاری ئەو شارە بووی ئێسش مدیری شوێنێکی یاخود بەڕێوەبەری شوێنێکی کە شار بنیادەنێتەوە کە ئەو کەم و کوڕیانەی کە لە ڕابردووە هەبووە دیسان و سەر لە نوێ نۆژەنیان بکەنەوە یاخود چارەسەری گرفتەکان بکەن ئیتر لە هەموو لایەنەکانەوە بێ چۆن توانیتە سوود لەم پەیوەندیە وەربگری لە جێگیری پارێزگار بوونت کە ئێستش کە مدیر عامی وە بەرهێنانی لەبەرەوەی لەو ناوچەیە ئەو عشارانی کە هەن هەمووشان توان بڵم زۆربەی زۆریان دەوڵەمەندن یعنی دەسەڵاتی پارەیان هەیە چۆن توانیتەوە بکەی کە ئەمانە بینیتە ناو شارەکەەوە پرۆژیان هەبێت و خزمەتی شارەکە بکەن ڕابردووی من لەو شارە من لە ناوەتێک چوومەتە پارێزگای سەلاحەدین وەکو خوێندکارێک لە ئامادەی دوایی گەڕامەتەوە بە بەردەوام لە ناو تکریتا بوومە لە پشۆکانی 4 مانگینە ئیشوکارم کردووە و توانیمە لە 2023 دوای پرۆسەی ئازادی عێراق لە مانگی 4 من دابمەزرێم لە زانکۆی تکریت دوایی 4-5 ساڵێک لەوێ بوومە بە بەردەوامی من نەبڕاوم ینی علااقاتی باشم هەیە لەو پارێزگایە ئەو 4 ساڵش کە جێگری پارێزگار بووم ینی پەیوەندێکی زۆر باشمان هەبوو لە لایەنە سیاسیەکان ئەوش وای کرد بتوانین ئێمە بۆ نمونە لە 2013 بەملاوە هیچ پۆستێکمانە سەلاحەدینە نەبووە کاک بەڕێز کاک مەلا حەسەن 6 ساڵی ئەندامی ئەنجومەنی پارێزگار بووە بەڵام لەبەر وەزعی داعش و ئەو وەزعی ناخۆشی هاتە سەر یعنی
نەمانتوانی هیچ پۆستێکە وەختەیەک لا بکەینەوە دوای 21 ئەندامێکمان سەرکەوتەوە 23 ئەندامێکترمان سەرکەوتەوە سۆرێکی دەستێ بەرهێنانمان وەرگرت ئەو علاقە و پەیوەندیانەی ئێمە توانی وا بکات کە ئێمە بتوانین شتەکانی کلاوە بکەین لە 2009 دەیش حتاوەکو 2017 تا 16 ئۆکتۆبەریش ئێمە قایمقامی خورماتوش کورد بوو چەند بەڕێوەبەرێکی کوردمان هەبوو بەڵام بەداخەوە دوای 2017 16 ئۆکتۆبەرەوە شتانە هەمووی لە دەستراوە هێواشش خەریکە شتەکانمان جارێکی تر دووبارە وەرەگرینەوە بەڕاستی خەڵکی خورمات و خەڵکێکی زۆر بە ئەمەکن خەڵکێکن زۆر خۆڕاگرن ینی کورتپەروەرن توانیانە خۆیان ئەو کێشانەی کە هاتوۆتە سەر ئەو شارە بە سەر شوێنی ترا نەهاتووە توانیمانە بە هیمەتی خەڵکەکەی خۆمان و بە لە ڕێگەی پەیوەندیەکانمانەوە توانیمانە ینی جەوێکی وا دروست بکەین زۆر خەڵکەکەمان ئیسفادەی لێ بکە کۆمەڵی پرۆژەی باش لەو شارە کراوە ئێمە بەداخەوە لە ڕابردووە ئەو شارە خزمەت نەکرابوو پێش کاتی سەددام خزمەت دەکراب ئیهمال کرابوو لە 2011 توانیمان پرۆژەی ئاوەڕۆ بێنین بۆ شاری خورماتوو کە پرۆژەیەکی پێوترێ بوونە تەحتیە چونکە تۆ ئەگەر ئاوەڕۆت نەبێ مەجاریت نەبێ ناتوانانی هیچ پرۆژەیەکی تر بکەیت توانیمان لە ماوەی 4-5 ساڵێکە ئەو پرۆژەیە سەرکەوتوو بێت هەرچەندە بیدایەت کە دەستمان پێکرد قسەیەکی زۆراتە سەرمان شار و گەڕەکەکان و جادە و هەموو وێران کرا بۆ ئەوەی تۆ حەفریەکەی هەڵیەکەنی دوایی کە ئەوە تەواو بوو توانیمانە دوای ئەوە کۆمەڵک پرۆژەی باشی خزمەت گوزاری بێنین طبعا ئەویش اعتیماد دەکاتە سەر وجودی ئێمە لە پەرلەمان کاک بەلاکەریم پەیوەندێکی باشی هەیە لەگەڵ حکوومەتی سەلاحەدینەوە لەگەڵ بەغدا لەگەڵ لایەنەکانی ترا توانیمانە ئەو فترەیەی ترە دوای ئەوەی کە ئەو مەجاریە تەواو بوو ئاوەڕۆکە کە کولفەیەکی زۆر بوو زۆری پێچوو دوای ئەوە توانیمانە گەڕان و گەڕەکەکان سەب بکرێ و جادەکان چاک بکرێ و کارەبا بکرێت ئینارەی بۆ بکرێ و شوێنانە کۆمەڵێک دەوائری تریش خزمەت بکرێ ئێستا ئەوەی کە هەوڵی زۆر بۆ دەین گەڕانەوەی تەوازونە ینی گەڕانەوەی تەوازونە بۆ شاری خورماتوو کورد چونکە دائیرەکان بەدەستیەوە نەما و قایم مقامێتمان لە دەست داوە وەختی خۆی بە ئەوەی ڕووداوانی 16 ئۆکتۆبرەوە ئێستا خۆ ئامادەکاریە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نێوەڕانی عێراق ینی بە کۆی گشتی وەزەمان تابڵی باشە علاقەمان لەگەڵ هەموو لایەنە کەوتلەکانە باشە ئەوەی کە پێویستمان پێێتی تۆ باش نەبی کەس باش نیە لەو پێویستمان پێ ئێمە زۆر لە مووسڵ لە دیالە لە زۆر شوێنەکان باشترین هەرچەنە کەمینین لەو پارێزگایە لە ناو بەڵام لەخوا بزیاد بێتوانیمانە بە سیاست و علاقات و پەیوەندەکانی خۆمان لە ناوێکشە ینی باشین لە ناو خۆماتوش هەرچەنە خلافی سیاسی هەیە ئەحزابەکان بەڵام لە شتە نەتەوەیەکانە هەموو ئەتوانم بڵێم زۆریمان کۆدەنگین لەسەر ئەوەی کە پێکەوە ئیش بکەین نەو شار باشە کاک دکتۆر باسی کولفە کرد بێگومانە هەموو پرۆژی بەرهەمێنانە پێویستی بە بودجەیەکی زۆر باشە ئایا وەزارەتی جارایی عێراقی چاوکاریەکتان دەکات بۆ تەرخانکردنی ئەو بودجێ بۆ بەرهێنانەکانتان و وایە ئەم بەرهێنانە تەنها لە ناوچەکانی دەوروبەری سەلاحەدین دەکرێت خود لە دەستی هاوکاری بۆ گوندەکانیش درێژ دەکرێت ئەوانەی کە پێویستی بە بودجەیە مەشاریعی محافەزە و تەنمیە ئەقالیمە ئەوە بودجەی پێویستە ئەمەی کە وەبەرهێنان ئەکرێت وەبەرهێنەرێک کە پارەکەی خۆی دێنێ خەرجی ئەکات پرۆژە دروستەکەەوە ئەیفرۆشێتە خەڵکی ئێمە وەکو دەستەی وەبەرهێنانی سەلاحەدین خۆمان وەکو دائیرە بودجەی خۆمان هەیە بودجەیەکی تەشغیلی هەیە بۆ بانزین و مەساریفی و دایرەکە ئەمە ئەو پرۆژانەی کە ئەکرێ هەمووی لەسەر ئەرکی وەبەرهێنەر دێت پارەیەکی هەیە ڕاستمالێکی هەیە سەرمایەکی هەیە پرۆژەیەک جێبەجێ ئەکالەوێ ئەو پرۆژەی دوای خاتەکار چی ئەگەر یەکەی نیشتە جێبوون بێ ئەیفرۆشێتە خەڵکی وەچی ئەگەر مەشاریعی تر بێ وەکو سحی بێ وەکو تعلیمی بێ زانکۆ بێت ئەی خاتەوە کاریانی پێویست پرۆژەکانی ئێمە پێویستی بە بودجەی حکوومەت نییە بەڵام پێویستی بە هاوکاری دائیرەکانە منیش بە حکمی ئەوەی کە 4 ساڵ من جێگری پارێزگار بوومە جێگری پارێزگاری فەنی بوومە ینی مەشاریعەکان لای من بووە پەیوەندیکی باشم هەیە لەگەڵ هەموو مدیر دەوایرەکانی ناو پارێزگای سەلاحەدینە بۆیە ینی وەجهێکی غەریب نیم کەسێکی نامۆ نیم لە پێشترەوە قسەم کردوتم کە ئەگەر جەنابەت نەتوانی کەس ناتوانێت لەو سنوورەیە بەو شێوەیە بتوانێت لەبەرەوەی هەم ئەزمونێکی زۆرە هەم پەیوەندێکی باشەیە و لە نەوەیەکی شۆ کە ڕۆشتویتەوە شارەی تر نهاتویتەوە با بینە سەر بابەتی ئەوەی کە وەبەرهێنان لە کوردستانە
ئەگەر هەڵە نەبم کە یەکێک پرۆژەیەکە کا لە ڕێگەی وە بەرهێنانەوە لە باج و گومرگ بۆ ماوەی چەند ساڵێک خۆشە بن ئەمەش کاراسانیەکە بۆ ئەوەی وە بەرهێنی زیاتر ڕوو بکەنە هەرێمی کوردستان بتوانن مەشروع بکەن لە پارێزگایەکی وەکو سەلاحەدینەکە وەکو ئاماژەمان پێکرد لە 2004 توانین بڵین ئازاد کراوە بە تەواوەتی چۆن کاراسانی بۆ بەرهێنەکەن ینی بۆ ئەو کەسێک کە پارەکەی پێیە بیهێنن ئێوە بتوانن لەو شارەیە بۆی خزمەت گوزاری بکە پرۆژە دروستکە مەرز نییە بەس پرۆژەی سەکەنی بێ مەسەلەن خوێندنگاکانە بازاڕە ئەو شوێنیانن کە ئەو پێداویستانن کە زەڕورن بۆ هەوڵاتی چۆنەڵ یاسای وەبەرهێنانی کوردستان جیاوازیکی لەگەڵ یاسای وەبەرهێنانی ئەومان بۆ ڕوون بکەیتەوە بۆی زۆر لە خاڵەکانیان لە زۆر لە خاڵەکانەیە کە گرنەوە بەڵام هەندێک جیاوازی هەیە لەوێ چۆن ئەڵێی لەبەرەوەی وەزعی ئەمنی چۆنەڵ جێگیر نەبوو وەختی خۆی قسەیەکی عەرەبی ئەڵێ ڕەأس المالی جەبان ئەوەی کە سەرمایە لە سەرمایەکەیە ترسێک نەهاتە وەبەرهێنان بکات بەڵام دوای ئەوەی لە 2016 بەدواوە وەزعی ئەمنی سابت بوو کۆمەڵک وەبەرهێنەر ڕویان کردەوە هەندێک لەو بەرهێنەرانە خەڵکی شاری تکریتون خەڵکی پارێزگای سەلاحەدینن کۆمەڵی پرۆژیان هێنا بەڵام زیاتر پرۆژەکانی ئێمە پێشوەخت یەکەی نیشتە جێبوون بوون لەبەرەوەی ئاسانە زوو پارچەی زەوی بە بەلاش پێدرێ بەبێ سەر مقابل و ئەویش دروستی ئەکات و بە پارێکی باش ئەیفرۆشێت ئێمە تەرکیزمان لەسەر ئەوەیە ئێستا زیاتر ئەو پرۆژانە بکەین کە زانکۆ بێ کە پرۆژەیەک بێ مستەشفا بێ نەخۆشخانەی ئەهلی بێت تایبەت بێیان چۆنەڵێ قوتابخانەی ئەهلی بێت یا مەسانع بێ مەعامل بێ دوو کارگەی بەهێز هەیە لە پارێزگای سەلاحەدین یەکێکی کارگەی ئەسمیدەی کیمیاویە لە بێجیەوە دانەیەکی ترشی معمەلی زیوتە ئەو دوو کارگەیە لە کار کەوتووە بە تەماین لەم فترەیە بیخەینە کار بۆەوەی هەم بتوانیەوە پلانی ئەم ساڵە پلانی ئەم ساڵمانە وەخسبانەتە بەرنامەوە بۆەوەی ئەو دوو کارگە گەورەیە بکرێتە ئیش بتوانین دوایی ئەمانەوە معمەلی تەدویری نیفایات ئەوەی کە ئەو خۆڵ و خاشاکەی کە کۆکرێتەوە بکرێتە تەدویر بکرێت هەم چۆنەڵی لە ناو ببرێت و لە ئەو مەوادش کە ئەمێنێتەوە بکرێتە ئەسمیدە و بتوانی بۆ وزەیش بەکاربێنی پرۆژەیەکی ترمان هەیە تاقەی شەمسی بتوانین ینی لە پارێزگای سەلاحەدینە لە چەند شارێکە تایسە بۆ حەوت جێگا زەویەکانمان دابین کردووە تاقەی شەمسی دروست بکرێت بۆ ئەوی بتوانین لە ڕێگەی وزەوە لە ڕێگەی خۆرەوە بڵین بکرێتەوە زە و بۆ ئەوێت جگە لەوەیش پارێزگای سەلاحەدین ناوچەیەکی کشتتوکاڵیە زەوێکی زۆرمان هەیە ئاوی باش هەیە ئاوی دژلە لەوەیە بتوانین کۆمەڵێک بەرنامەمان هەیە پرۆژەی کشتتوکاڵ لەوێ دروست بکرێ بەتەماین لە ڕووی ئاژەڵ و چۆنەڵی شاریعی زراعیەوە زیاتر ثەروەی حەیوانی پێوترێت ئەوەیشە کۆمەڵێک لەگەڵ خەڵکا قسەمان کردووە بۆ گەشتیاری چیتان کردووی بۆ گەشتیاری پارێزگای سەلاحەدین پێتم لەسەر ئاوی دژلەیە وە کۆمەڵێک قسووری کۆشکەکانی سەدام کە دروستی کرد وەختی خۆی ماوەتەوە هەندێکی نەڕووخاوە ئێستا ئیعلانمان کردووە بۆ وەبەرهێنان بۆتە ناوچەیەکی گەشتیاری و لەسەر ئەوە کۆمەڵێک دروست بکرێت کە مەتاعم و شوێنی تەرفیهی ئەوانە دروست بکرێت دوانێک دروست کرا بەڵام و دکتۆر من هەرچەند کاتەکەمان ئەوە نەما سەفەرێکی بابلم کرد بردیانین بۆ ئەو کۆشکانی کە سەدام بوو مابوو بەڵام بەڕاستی وێرانە بوو ینی ئەگەری سەلاحەدینی ژوا ئەبێ ینی نیوەی وێرانە سەلاحەدین نیوەی کەشی تری بەدەستی بڵێن حەشدی شعبیەوەیە مخاتەبەی وەزارەمان کردووە ڕێی مەجلیسی وزەرامان بۆی ئاچۆڵ بکرێت بتوانین لە ڕێگەی و چەندەوە بەرهێنەرێکەوە بکرێتە ناوچەیەکی گەشتیاری ناوچەیەکی سیاحی کۆمەڵێک شوێنی تایە کەنیسەیەکی تایە و سەر ئاوەکە و کۆمەڵک شتی ئەسەری تایە لەوێ ئەوە لە بەرنامەمانایە بۆیە تەنیا من وەکو شەخصی خۆمەک و ئیدارەی تازە بۆ ینی بەتەماین زیاتر احتیمام بدەینە پرۆژەکانی تر ئەوەی سەکەنیە تقریبا کۆمەڵگە دروست کراوە مژەماعەتی سەکەنی هیچ کام لەو بەرهێنانی ئەوانی کە پێشنیاری کارێک دەکەن کوردن ئێمە هەوڵە دەین دەرگایەک بکەینەوە و خەتێک بکەینەوە و زۆر لێرە من قسەم کردووە لەگەڵ زۆر برادر بۆ ئەوەی بتوانین هەندێک لەوانە هەنمانە کوردمان هەیە چەندانێکمان هەیە کوردن بەس
مستوایەکی ینی زۆر بەهێز نین لێ بەڵام کە من چوومەتەوێت دڵیان خۆشە خەڵکەکە ینی من بە حکمی علاقەم و بە حکمی ئەوەی کە من فترەیەکی پێشوو ئیشم کردووە لەو شوێنە هەرچەنێ بربەستیش دروست کرا بۆ چوونی من بۆ ئەوێ بەڵام خۆشبەختانە ئێمە برادرانی مەکتەبی سیاسی لێرە زۆر پشتگیری منیان کرد و لە بەغدایش بەڕێز کاک خالد شوانی وەزیری داد و بەڕێز کاک مەلاکەریم شەندامی پەرلەمانی عێراق لەوێ خۆشی کەسێکی کە ینی لێ هاتووە ینی توانیمانە هەم احتیمامی بڵێن مەکتەبی سیاسی و برادرانی خۆمان بخەینە سەر ئەو پۆستە و دیارین ئێستا لە ئەوەنە باسی خورمات و ئێستا ئاکرێ لە دیداری یەکێتیال دوێنێ زۆر باسی خورماتوەکرا باسی کەرکک خورمات و پێکەوەکرا واتە شتێکی باشە بەینی پێشکەوتنێکی باشە ئاوردانەوەیەکی باشە داواکارین زیاتر بێت بۆی بتوانین زیاتر خزمەتی خەڵکەکەی خۆمان گرنگەوەیە کە بتوانن خزمەتی ناوچەکە بکەن کە ئەم پشگیریانە هەیە بۆ جەنابە دوای ئێمەش دڵمان خۆشە بە کوردێکی وەکو جەنابەکە لەو ناوچەیە بتوانێت خزمەت بکات و جێدەستی دیار بێت. زۆر سپاس بۆ دکتۆر ئەمین عەزیز بەڕێوەبەری گشتی و بەرهێنان لە پارێزگای سەلاحەدین کە ئەم بانێ لەگەڵماناوی زۆر سپاس.